21 ساڵ بەسەر موشکبارانی بنکە و بارەکانی کۆمەڵی دادگەری لە ناوچەی هەورەمان تێپەڕ دەبێت کە لەلایەن ئەمریکاوە کرایە سەر بنکەکانی حیزبەکە. لەو هێرشەدا 43 پێشمەرگە شەهید بوون و نزیکەی 55 پێشمەرگەی دیکە بریندار بوون. هێرشەکەش بووە پەڵەیەکی ڕەش بۆ نەیارانی کۆمەڵی دادگەری و ئەو ڕێگەیەی گرتویانەتە بەر. یەکێک لە بریندارەکان بە گریانەوە چیرۆکی ڕووداوەکە دەگێڕێتەوە، بەڵام ناتوانێت تەواوی بکات. ئەو پەیامەت هەڵگرت، پەیامەکە پەیامێکی زۆر گەورەیە، یعنی ئەمە بۆ ئێمان ئەو چەکە هەڵگرت کە لە پێناو ئەو پەیامەیدا شەهید بین. بەس کە بریندار بووم کە شەهید نەبووم ئەوە دیارە قودرەتی خۆی وایە، نازانم بۆ شەهید نازانم، بەس بریندار بووم کە ئەو برانە لەگەڵ من زۆریان 4 برا لەگەڵ من شەهید بوون، برینداریشمان زۆر هەبوون. تەبێ ینی شەوێکی زۆر ناخۆش و بەنسبەت کۆمەڵی دادگەریەوە، بەڵام خۆی گەورە قەدەرەکەی وا بوو دەبێت ینی هەر بێ هەر بکرێت. اینجا ئینسان دەبێ شکر بێ، ئەمە دەبێت تەحەمل لەسەر ئەو پەیامەی زۆر زۆر دەیانێت تەحەملمان هەبێ. بە حەقەت بەڕاستی ینی بڵێن ئەو برانەی کە شەهیدی بوون من زۆریان یان تێکەڵاویمان لەگەڵیان هەبووە، ینی ئەو قسانی کە ڕۆژی پێشتە کردویان کاک عەبدوڕەحمان بە تایبەتی کاک ئەحمەد کە خەونەکەی بۆ من گێڕاوە، ئەو خەونێکە بۆ من گێڕاوە کاغەزەکەی لای من نووسی بوو باوکی کە نووسی بوو باوکی بەڕێزم گەرنم ئازاکەن، یعنی بۆ شەوەی لە هۆدی جیازەکەی دانیشتم زەمانەکەی هەنی کوردستان گانگاوی یەکەمی ڕێخستنی لە ساڵی 1900 کە سوکاری شەهیدان بەڵێنیان دووپات کردەوە کە هەمیشە پاڵپشتی سەرسەختی کۆمەڵی دادگەرین و سوورن لەسەر ڕێبازی شەهیدەکانیان و لەو پێناوەشدا خەبات دەکەن. ئێمە وەکو بنەماڵی شەهیدان بەڵێن دووپات دەکەینەوە بۆ ئەم ڕێبازە پیرۆزە، بۆ ئەم ڕێبازە کە ڕێبازی ئەنبیا و شوهەدا و شەهیدانە و پەیاممان بۆ ئەوەیە بۆ کۆمەڵی ئیسلامی بۆ سەرجەمبرایانیان دەست بگرن بەم کاروانە و ئەم ڕێبازە پیرۆزە و کە کۆمەڵی ئیسلامی هەر لە سەرەتای دروستبوونی و هەتا ئێستا دانەبڕاو بۆ لەرناو خەڵک و جەماوەر و لەگەڵ جەماوەری خۆیان بۆ هیچ کات پشتی نەکردو لە جەماوەر و ئێمە وەکو کە سوکاری شەهیدان کە خۆم برایەکی بەڕێز و خۆشەویستم لام کارە ساتا شەهید بووە، هەمیشە بەڵێنمان داوە و هەمیشە درێژە پێدەری ئەو ڕێبازەی ئەوانین، چی وەکو خۆمان چی وەکو بنەماڵە، و پێشم وایە ئەرکی سەرشارمانە کە درێژە پێدەری ئەو ڕێبازە بین کە ئەوان تیان ناخەباتیان کردووە بۆ بەرزڕاگرتنی دینی ئیسلام، بۆ قیەمی و بۆ قیەم و ئەخلاقی ئەم کۆمەڵگەمان. سوورین لەسەر کار و چالاکی ئیسلامی، هەرگیز دەست لەو کاروانە هەڵناگرین و بە خوێن ئەو دراوە ئەو کاروانە لێ ناگەڕین هەروە بە ئاسانی لە زەوی بکەوێ و دڵنیاتان ئەەکەینەوە و پەیمان ئەدەین بۆ بەردەوامی هەرچێک پێویست بێ، هەرچێکمان لێداوا بکرێ درێغی ناکەین، بەردەوامە بین لەسەر ئەو کاروانە و بەڵێن ئەدەین و بەڵێنمان بە خوێنی شەهیدان داوە کە ئەمە بەردەوام بین لەسەر ئەو ڕێبازە. ئێمە وەکو بنەماڵەی شەهیدان بەس تەنها داوامان ئەوەیە ئەوانەی کە لە ئەم پێناوا شەهید بوون خۆی گەورە بە شەهید خوڵیان کات، ئێمەش بتوانین ئەو ڕێگەیی کە ئەوان کردیانە بەر درێژە پێدەری ئەو کاروانەی ئەوان بین و دەست بە ئەوە بگرین کە ئەم کاروانە هەروە بە ئاسانی ئەوە خۆتە زانیتەوە لە هەشتاکانەوە تا ئێستا ئەم کاروانە بەردەوامش خوێن و چەنەها شەهیدی دا و چەنەها بریندار و ناڕەحاتی زەحمەت وێ داواکەن پابەند بین بەو کاروانەوە هەتاکو ئەوەی کە ماومانە ئینشاڵڵا لەم کاروانە سەرفیکەن. ئەمڕۆ لە ساڵیادی ڕاگەیاندنیدا کۆمەڵی دادگەری لە مەراسیمێکدا خەڵاتی ڕێزلێنانی بەخشیە کە سوکاری شەهیدان و بریندارانی موشەکبارانی بنکە و بارەگەکانی و سەرکردایەتی حیزبەکە، سەرکردایەتی کۆمەڵ ئەوەشی دووپات کردەوە کە هەمیشە خزمەتکاری کە سوکاری شەهیدانە و درێژە پێدەری ڕێبازەکەیان دەبێت کە ڕێبازی ئیسلام و خزمەتکردنی گەلی کوردستانە. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.